پاش 4 جار دواخستن تاوەکو ئێستا وادەیەکی نوێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە دیاری نەکراوە و کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانیش ڕایگەیاندووە ناتوانن لە مانگی ئەیلولدا هەڵبژاردن ئەنجام بدەن و فریای ئامادەکاریەکان ناکەون. بەپێی ڕێکارەکانی کۆمیسیۆن لە ڕۆژی دیاریکردنی هەر وادەیەکی نوێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 100 ڕۆژیان پێویستە بۆ ئامادەکاریکردن و جێبەجێکردنی ڕێکارە پێویستیەکانیان بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن. بەڵام پاش ئەنجامنەدانی هەڵبژاردن لە مانگی حوزەیرانی ئەم ساڵدا هێشتا هیچ وادەیەکی نوێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دیاری نەکراوە. شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان ڕایگەیاندووە ئەوان دەستوەردان لە دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا ناکەن، بەڵام لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن لە نزیکترین وادەدا ئەنجام بدرێت و هیچ کاتێک لەگەڵ دواخستنیدا نەبوون. هەرچەندە پێشتر کۆمیسیۆن پێشنیازی کردبوو لە 5 ئەیلول هەڵبژاردن ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی وەڵام نەدانەوەی لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە ئێستا کۆمیسیۆنیش پەشیمان بووەتەوە. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاندووە دوای تێپەڕبوونی مانگێک لە ئێستادا ناتوانن هەڵبژاردن لەو وادەی کە پێشنیازیان کردبوو ئەنجام بدەن، چونکە مانگێک بەسەر و پێشنیازەدا تێپەڕیوە و سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێشنیارەکەی ئەوانی پەسەند نەکردووە. هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە ژێر سایه ململانیەکانی جوێت حزبی دەسەڵاتدا هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ ئەنجامدانی دیار نییە. هەردوو ساڵجارێکیش یەکێک لە پارتەکان دەبنە هۆی دواخستنی ئەم هەڵبژاردنە. هۆکاری سەرەکی دواخستنەکەش ترسی پارتی وێکێتیە لە ئەنجامەکانی هەڵبژاردن، بەو پێی خەڵک لە دەستیان بێزارە و ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستی بێزاریەکەش زیاتر هەڵدەکشێت. بەپێی زانیاریەکان لە ئێستادا سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ڕاوێژدا لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی وادەیەکی نوێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. زۆرێک لە حزبە ئۆپۆزیسیۆنەکان کێشیان لەگەڵ هەر وادەیەکدا نییە، بەڵام دوو حزبی دەسەڵات لەبەر ململانێ و شەڕی دەستشکانەوەی یەکتر بەهۆی ئەو فشارە زۆرە ناوخۆیی و دەرەکیی لەسەر دەسەڵاتی هەرێم هەیە چاوەڕوان دەکرێت بەم نزیکانە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت و بەپێی هەندێک سەرچاوە هەڵبژاردن دەکەوێتە مانگی تشرینی یەکەمەوە.